جەناب هیچ تووشی کەوتنی شوا بوونە یان وەکو تەختیتی قەلبی وایە بە بەردەوامیان کەوتن و هەستان هەر زۆر یعنی هەندێک شت هەیە خصوصیاتی تایبەتیە بەڵام باسی دەکەم تاوەکو هێزی بداتەوە خەڵکی هێزی بداتە خەڵکی تەسەووڕ کە ئەو خەستەخانەم کە دروست کرد 10 ساڵی پێ چووە تا زەویەکەم وەرگرت هەر ئەوە بە خۆی چیرۆکەکە کە بەردی بناغەم دانا 100 دکتۆر بانگێش کرد گوتم وەرن پاقلاوەی بخۆن شیرناتی ئیفتتاحی خەستەخانەشە بەردی بناغەی دادەنێ بڕوان پێ بکە لە 100 دکتۆر برادرم 5 دکتۆر بە 51 دەستی دەژمێردران ئەوانەی کە هاتن یعنی ئەوانە هەبوو دەهات شیرناتی دەخوات دەگوم مەگەر بە سیاجەکەی لێ بدەیت ئەوانە هەمووی تەجروبەیە یعنی قسەکەی مامۆستای تاوە دەبی کۆڵ نەدەی لەکنە من مستحیل نییە مستحیل واتە ئیشەیە دەتەوێت نیکی دەتەوێت نیکەی و هەندێک شت هەیە لە ژیاندا دەمێشە دەکشتی خۆش بژێڕمەوە کە پەیوەستە بە ڕەمەزان و بە ئەوەی مەسە تەراویح لە ڕەمەزانێکە ئەو شەوانەی کە دەماینەوە لە مزگەوتێکە ئەمن مەجالم نەبوو دابنیشم قورئانی بخوێنم مەسەد ئیمتیحانمە بوو لەبیر ما کتابی ئیمبریۆلۆجی کتابێکی کەسێک بوو ڕەنجی بەرگەکەی کەسێک بوو ئیمبریۆلۆجیم دەخوێند یعنی خەڵک دانیشتم قورئانی دەخوێن من ئیمبریۆلۆجیم دەخوێن من ئیمتیحانم هەیە دەرسم هەیە یعنی مهمە ئەتوو بەڵام هەرویستیتم بێمە مزگەوتێ ویستیتم یعنی شەوەکەی زیندی بکەمەوە بەڵام ئەمن ناتمە قورئانی ئەم قەناعەتم وایە خی گەورە ئەو خێرانەی لە بۆ نووسیمە کە ئەو دانیشە لە تەنیشتم قورئانی خوێندیە کەچی ئەم ئیمبریۆلۆجیم دەخوێن ئەجەشتێکی خۆش دەجارمەوە طبعی کتابەکە لە کنمان بە نرخ بوو ئەوە نییە دابنێم لێم بزر بیتن چکە کتابەکەم بەدەست ناکەیتەوە چون دەستێژی نوکەمەوە کتابەکەم لە سەرەفەکەی وێن دەردانا دووسێکە زۆر تووڕە بوو نازانی قورئانە کتابەکە ئەو لێ قورئانە لێ نەگوت کاکە وەڵڵە ئەوە نای خۆ پێغەمبەر تێدانیا ئەوەی هەر نووسیتی هەر موسڵمان نییە ئەوە کتابی کولیەیە یعنی زۆر جاران لەوانەیە ئەو شتەیە لەکن یەکەچیت کە سیر بیت وا دەزانی لە دینداری ئەوەیە ئەتوو خەریکی هەندێک شتی بی نە ئەو ئیشەی خۆت عیبادەتە یعنی ئەمن دکتۆری هەموو جارە دەرم ئێستا 131 دکتۆر لەگەرە من ئیشە دەکەم بەڵام کاتی کە ڕۆژگارێکە بوو هیوە دکتۆر هەبووە نوێرە ڕسمەکەم لەگەر بگریتن یعنی وەکو برێ تووشی شەرمەزاری دێ بەڵام ئێستا 131 دکتۆر هەندێکیان لە ئەوایلەکانی کولینە یعنی ئێستا کە لەگەرمانن و عیادانی ناتی ئەوکانە یعنی الحەمدولله یعنی ئەوە ڕۆیشت یعنی لەکن هەندێک کەسی هەر خەون و خەیاڵ بوو بتانی ئەو شتێ لێیە کە ئینسان بەس لەسەر خەونەکانی لە خەونی خۆی خۆش نەبی ئەوڕۆ خەونە سبێنە واقعە یعنی خەونی ئێستاشمان دەمەوێت بە خەڵکی ڕابگێدەم پێش ئەوەی ئەمە نێژێ بکەین لە نێژکردنی شتێکی مهمتر هەیە لە دینداری خی گەورە لە سوورەتی البەقەڕەی ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب پێشەوەی نێژێ بکەیت باوەڕبوون بە فیردەوسی باوەڕبوون بە بەهەشتی باوەڕبوون بە دەرکەی ڕەیانی غەیبە ئەوە زۆر گرنگترە لە نێژەکەش چونکە دەبی یەقینت هەبیتن ئەمە دەچینەوەکن خی گەورە یەقینت هەبی ئەمە دەڕۆین ئێرە بەجی دێن ئەمە میوانی لێ بکانە یعنی باوەڕبوون تۆپ هەمووی لەسەر مادە ئیش دەکا بەڵام دین گەورەترین شتی غەیبە چونکە باشتیە بەشت غەیبە بە ڕۆژی بوون پاداشتی بە ڕۆژی بوونی چییە غەیبە یعنی ئەو عیبادەتانە غەیبە ئەسڵ ئەمە نازەم چەند نێژم کردیە غەیبە بەڵام خی گەورە دەزان چونکە خی گەورە ئەلوەکیلە میهرەبانی دڵسۆزی و لێزانی